پێدەچێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نەخوازێت ئەو هەڵەیی پێشتر لە وڵاتێکی تردا کردبووی لە سووریادا دووبارەی بکاتەوە. The United States will maintain a military presence in Syria. ئەمریکا لەشکری خۆی لە سووریا دەهێڵێتەوە و ئەرکەکەشی ڕێگەگرتنە لەسەر هەڵدانەوەی داعش. نامانەوێت هەمان هەڵی کشانەوەکەی 2011 لە عێراق دووبارە بکەینەوە کە دەرفەتی ڕەخساندبوو بۆ سەر هەڵدانەوەی القاعیدە و دواتر بوو بە داعش. نەیشتنی چەکی کیمیایی لە سووریادا ئامانجێکی تری ئەمریکایە هەروەک چۆن لە نەتەوە یەکگرتووەکانیشدا جەختی لێ دەکرێتەوە. لە قەیرانی سووریادا بەکارهێنانی چەکی کیمیایی مەترسیەکی ڕشدە بۆ سەر قەدەغەکردنی جیهانی چەکی کۆمەڵکوژی و ئەگەر جارێکی تر پشتڕاست کرایەوە چەکی کیمیایی بەکارهاتووە ئەوە پێویستە ڕێگەی گونجاو بدۆزرێتەوە بۆ بە پرسیارکردنی ئەوانەی بەکارێن هێناوە. ئەم هەڵوێستەی نەتەوە یەکگرتووەکان و بڕیاری ئەمریکاش بۆ مانەوە لە سووریادا هاوکاتن لەگەڵ هەڕەشەکانی تورکیا بۆ هێرشکردنە سەر باکووری سووریا. ئافرینە دە müdahale edeceğiz. دەچینە ناو عەفرینەوە هەروە هەنگاوی خۆشمان لە ڕۆژهەڵاتی ڕووباری فراتەوە دەنین بە هەمان شێوەش لە من بجیش دژی ئەو مەترسیانەی ڕوبەڕوومان دەبنەوە نامانەوێت هاوپەیمانێکی وەک ئەمریکا لەم ڕەوشەدا دژمان بێت. لە گەری ئەو هێرشە چاوەڕوانکراوەیدا ئەنکەرە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا بەلاوە گرنگ نییە بە چ ئاقارێکدا دەڕوات. پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکادا هەر لە ئێستادا پشێوی تێدایە و پێکێنانی ئەوەی دەبێتە لەشکری تیرۆر پەیوەندیەکان بە شێوەیەک خراپ دەکات کە چاکبوونەوەی نابێت. بەڵام وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایەکی تری هەیە. سەرەتا ئەوە دەڵێم ئاگاداری نیگەرانەکانی ئەو هاوپەیمانەی ناتۆمانین و لە ڕووی ئاسایشەوە ڕەوان. ئێمە لە بەرەنگاربوونەوەی تێرۆردا پشتیوانی تورکیاین. گەورە کاربەدەستانی ئێمە لەگەڵیاندا و لە وتوێژدان و وتوێژەکانیش بەردەوامن. دیمەشق ئاگاهی دەدا بە ئەنکەرە و دەشڵێت فڕۆکە جەنگیەکانی تورکیا تێک دەشکێنێت. ئاگاهی بە حکوومەتی تورکیا دەدەین ئەگەر دەستی کرد بە کردێکی لەشکری لە عەفرین ئەوە بە پێشێلکردنی سەروەری سووریادا دەنرێت بەپێی یاسای نەودەوڵەتی و لەلایەن سووریایەکانەوە بە ڕێگەیەکی گونجاو وەڵام دەدرێتەوە. دانیشتوانی کانتۆنەکانی کوردستانی سووریاش ناڕۆزایی خۆیان بەرامبەر ئەو هەڕەشانەی تورکیا دەردەبڕن و جەخت لە بەرەنگاربوونەوەی ئەو سیاسەتەی تورکیا دەکەنەوە. ئەم تەفدە بدەستێکی بجۆشێکی دەرکەتنە ji بۆ دەستەکردنا گەلێ خۆیان عەفرینێ ji بۆ هەموو دەست ئاوێتن و دەستوەردانی دەوڵەتا ترک و حکوومەتە AKP لەسەر گەلێمەیە کورد ئەم وا شەرمەزار دکن. بێژە ئەردۆغان بێ پشت ئەردۆغانژی بگرێ بێ گۆترێ بێژە ئەردۆغان یەپەکێ تەرۆریستە ئەردۆغان تەرۆریستە. ئیران دەرکەتنە مەشێش بۆ وڵاتی مە عەفرینێ ئەم بێژن دەوڵەتا ترکیرا ئەم شەرمەزار بکەم لعنەت بکەن حتا ئەم ساغێ لامل بەجەم عەفرینێ بێ لامل راحێ خواب جارێ خوامێ وڵاتی عەفرینێ رەبن. یەکینەکانی پاراستنی گەل کە بەشێکی سەرەکی هێزەکانی سووریای دیموکراتە دەڵێت هەروەک چۆن ناوچەکەیان لە داعش پاک کردوێتەوە ئاوەهاش لە شەڕانگێزیەکانی تورکیا دەیپارێزن.